ئەمە کارنامەی دەرچوونی مەرحەلە پێنجمە. سەرەتا دەستم کرد بە دانانی ئەرمەچەرێک بۆ ئیشێکی تر ئەفسانەی سیزف، بەڵام مشریفی ئیشەکەم گۆڕابوو بە مامۆستا هونەر. ئەم بیرۆکە تازەی پێیان و ئێستا دەستمان کردووە بە هەردوو ئەترۆحەکە. دوای تەواوبوونی ئەم دەست ئەەکەم بڵ ماوەی 4 هەفتەیە دەستمان پێ کردووە. ئەمە ئیشێکی بارزە، پێکەری بارزی پیاڵە. هیوادارم ئیشێکی جوان دەرچێت بەدڵی هەموو لایەن. ماوەکەی ئەبێ بە ماوەیەکی تا 15 تەواو بکرێت، تەقیم بکرێت، چونکە من وتم ئەمە کارنامەی مەرحەلە پێنجی منە. بۆ مەوادەکەش بۆ دروستکردنەکەی بە قوڕە، بەس بۆ قاڵبوسەبەکەی ئەبێ مەوادێکی باش بێت. نمەتی هەڵەتی داوای لێ کردوم، بەڵام ئامادە نییە بۆ جێی ئەو کەرەستانە با کە پێویستە بۆ میشە دابین بکرێت. ئەمە بە مەوادێکی زۆر باش قاڵبوسە بکرێت، چونکە نابێت چێک بچێت بە مەوادێک بۆ ماوەی ساڵێک 2 ساڵ باران لێی بایا بە شتێکی تر خێرات تێگەچێت. ئەگە بە مەوادی بەرگواز بکەین زۆر باش. ئەوش بوجەکەی زۆرم حەد ناتوانێت بۆم دابین کات. هەر کەسە ئەتوانێت دابینی کات ئەم ئیشە لە دەرەوە دابدرێت لە هەڵەبجە لە پەیمانکانم لە دەرەوەی پەیمانگا بێت، ئەتوانێت پەیوەندی بە محەتەوە بکات و ئاگادارمان بکاتەوە بوجەکەی بۆ دابین بکات. لە 1 ئێمە دەستمان پێگەر بەس ئێمە دوا کەوتین لەبەرەوەی مامۆستاکەمان گۆڕا لە نیوەشات دەستم کرد بەم ئیشە، چونکە من ئارمێنجەرێکی ترم حازر کردەوە ئیشێکی تریش. ئەبێ تا 15 ئامادە بکرێت. بڵێم وەکو هەستێکی کوردانە کوردە، بەڕاستان و کوردم خۆشم کوردم، بەس وەکو کوردێک دروستم نەکەم، من وەکو ئینسانێک دروستیەکەم کە مافی مرۆڤی پێشەل کراوە. پێش ئەوەی کە کوردێ مرۆڤە داواکارم ئەوەی ئەوێت یارمەتیم بات هەر ئێستا پەیوەندی بە محەدەوە ئەو ماوەدانە دابین بکات، چونکە گوناحە ئیشێکی وا جوان ئاوا ناوازەیە بۆ سمبولی ڕۆژ ئاوای ئێستا. ئەم سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە ئەم کارنامەی دەرچوونی خوێندکار چرا عەبدولکەریمە کە تەنها خۆی کاری تیاکە. سەرەتا قەرار بکارێکی کە بکرێ، خەریکی کارێکی ئەفسانەیی بوو کە مامۆستایەکی بەڕێ سەرپەرشتیاریە کرد بەهۆی خوێندنەوە و مامۆستایە لە دەوامدا بڕاچ و بۆ کاری خوێندن کە من هاتمە سەر کارەکە خۆم بەتەمایی ئەوە هەبوو هەموو کاراسانیەکم کرد بوو، ئامادەکاریم کرد بۆی کارێک بۆ محەممەد بکەم کە بەڕاستی وەک لە فەیسبووکی شامانجم پێیا بوو کە ئەتوانم بڵێم هێندەی هەڵەبجە، هێندەی کارەساتی ئەنفال ئەو مناڵە ئازاری منیە. من حەزمە کرد کارەکە لە کارێکی شخصی دەرچێ، یعنی کارەکە ببێتە مڵکی گشتی، کارەکە بچێتە ناو پرۆسەی پەروەردەوە. ئیتر چرا ئازایانە لێ بڕا بەڕاستی دەستی کردو بە کارەکە و بریش سەرپەرشتی ئەەکەم و بێدەوارە ئەم کارە گەیاندنی ئازارێکی نەتەوەکەم بێ، گەیاندنی ئازاری کۆمەڵگاکەم بێ. ئێمە نابێ بە دۆکیۆمنتکردنی ئازارەکانی خۆمان لاوازمین لە بە دۆکیۆمنتکردنی. ئێمە لە ڕووی دۆکیۆمنتەوە زۆر بێکارین، زۆر هونەرمەندمان و سەرمان ڕووناکبیرمان. حەزم کرد ئەم شتە بە شێوازێک بڕوا وەکو ئەوەی کە پرۆسەی پەروەردە، وەزارەتی پەروەردە لە پشتی ئەم کارەوە بێ. کۆمەڵێک دڵسۆز، کۆمەڵێک خەڵکی بەڕێز مدیریەتەکانی هەڵەبجەوانی پەیوەندیان بە ئەم کارەوە هەیە، وەکو شەهیدان، وەکو مۆنومێنتی هەڵەبجە، خەڵکانێکی باش هاتوونەتە سەر هێڵ هەلێسەوە داوای کارەکەکەن. بەڵام لێرە یەکشت هەیە پێ ئەچێ ئەم کارە ئەبە و کوالیتێ بەرزەوە نەڕوا، چکە کارنامەی خوێندکارێکە و بێدەوارم ئەو خوێندکارە بتوانە سەرکەوتوو بێ، ئەو کارە کارێک بێ دابدرێ. و بێدەوارم لایانی پەیوەندیدار بتوانن کوالیتی و مادەیەکی باش بۆ پەیمانگای هونەرجوانەکانی هەڵەبجە دابینکەن بۆی بتوانین ئیشەکانمان بە کوالیتێکی باش بڕات، چکە پەیمانگای هونەرجوانەکانی هەڵەبجە خزمەتێکی زۆری بواری کلتوری هونەری ڕۆشنبیری شار دەکا. بەڵام لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی کارگەڕیەوە، لە ڕووی توزانم ژمێریاریەوە زۆر لاوازین دەستێک نییە دەستمان بگرێت.